Agreed in some points. So we agreed about that the Turkish aggression, we need to call it a military occupation, and it's really not acceptable. It's not acceptable for the Kurdish Autonomous Region, and it's also not acceptable for the Iraqi state's government. This occupation and these attacks are not against any military forces, but against the civilian people, even against the refugees. Yesterday it was the International Day of Refugees, and on this day the Turkish military bombed refugees. So this is something we cannot accept, and for this we agreed in the meeting. Also, it's necessary that the international states from Europe and the 14 different countries we are coming from, they should also raise their voices, because they are in public always saying that they stand with the human rights, that they are standing with the international law, and now Turkish state, Turkish military is violating exactly these values, exactly these laws, and it's not acceptable. یەکێتی پارتی یەکگرتوو پێشوازیمان کرد لە وەفدێک بە ناوی وەفدی ئاشتیەوە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە کە کۆمەڵێک چالاکوانی جۆراوجۆری لەخۆ گرتووە لە 16 وڵاتی ئەوروپیەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بۆ ماوەی هەفتەیەکە لە هەرێمی کوردستانن. مەبەستی سەرەکی سەردانەکەیان لە ڕاستیە بۆ ئەوەی لە نزیکەوە دۆخی هەرێمی کوردستان ببینن و ئەو لەشکرکێشی و ئەو داگیرکاریەی کە دەوڵەتی تورکیا لە کوردستان و وەکو بەشێک لە عێراق دەیکا بە چای خۆیان ببینن و سەردانی لایەنە جیاوازەکانیان کردووە. ئێمە وەکو فراکسیۆنە جیاوازەکان ئەم هەوڵەی ئەوانمان جارێکی تر بە هەند وەرگرتووە و دەستخۆشیمان لێ کردوون و پاڵپشتی هەموو جۆرە هەوڵێکەکەین کە لە ماوەی ڕابردوو و لە داهاتووشا دەکرێت بۆ ئەوەی کە شەڕ نەکرێ و ئاشتی بەرقەرار بێ و تەکیدمان لەگەڵ کردنەوە بۆ ئەوەی کە ئەم هەوڵەیان بەردەوام بە پێویستە لە دەرەوەیش کاریگەری خۆیان لەسەر وڵاتانی زلێزی ئەوروپی و ئەوان وڵاتە خاوەن نفوسەکان بکەن بۆ ئەوەی کە تورکیا ئەوەندەی تر و زۆرتر لە مەسەلەی تەماحکاری و داگیرکاری و بڕینەوەی دار و دارستان و تێکدانی ژینگەی کوردستان بەردەوام نەبێ.